ڕۆژانەیەمە لە ڕێی پرۆگرامەکەمانەوە بە سپاسێکی زۆرە بۆ میوانانەی کە تێنە نێو بەرنمەکەەوە لەگەڵ ئەمەدا و زانیارانە بەش دەکەن و ئێوە تاوەکو زانیاریتان هەبێت لەسەر هەموو ئەو بابەتە پەروەردەی و ژینگەی و دەرونی و کۆمەڵایەتی و تەندروستی و هوەری و هەموو بوارەکان لە نێو ڕۆژێکی نوێ جێ بێتەوە. ژیان واتە دەستپێکی ڕۆژێکی نوێ لەبەرەوە هەمیشە لەگەڵ ئێمە یابن دەستپێکەکەتان هەمیشە جوان دەبێت و بەیانیان کە هەڵەسی ئەمڕۆکە ڕۆژی پشووە گەر کەسێکیش چەند کاتژمێرێکی زیابیە بخەوێ ترەوە سەعات نوێ بێ هەستا بێ لەگەڵمانە ئێستا تۆ بەدەم نان و چای بەیانیەوە توانی گوێبیستمان بیت سیرمان کەی زانیاریش وەربگری جامڕۆ ڕۆژەکەشمان تایبەت کردووە بۆتان واتە هەرەوە نیە تەنها تەوری تایبەتمان هەبێت بەڵکو و میوزیکمان هەیە و شێفشمان هەیە بۆ بڕگەی جیاواز بچینە لای بابەتی شێفەکەمان لە کوردواری خۆمانە شتێک ئەگەر بەهایەکی نەبێ باشە ینی پندێکی کوردواری خۆمانەڵێ ئەم بابەتە توورێکی قوڕاوی ناهێنێ ئەمەمان زۆر بیستوانە بەڵام کاڵە تووڕێکی قوڕاوی نایەنێک تووری قوڕاوی مرۆڤ ناتوانێت بیخوا خۆ توورەکە بە بەهایە بەس کاتێک کە قوڕی بەهاکەی لە دەسەدا بەڵام خواردنێک هەیە بەم ناوەوەی بەڵام زۆر بەهای هەیە زۆر بەهای تەندروستی هەیە و بەهای کۆمەڵایەتیشی هەیە ئەویش خواردنی قوڕاو وەزگە ناوەکانە گۆڕی چکە تۆزە قوڕاو ناوەکەی جۆرەکە بەس کاتێک کە لێنن لە کۆتایەکەیە تایبەتمەندی ڕەنگەکەی ئەوم بابەتە لە قوڕاوە چێ ڕەنگەکەشی لە قوڕاو ناچێت ڕەنگەشی لە قوڕاو ناچێت چونکە پێمە بێ دوایی بە شێفەکاڵین با بزانین بۆچی ناویلێنراوە قوڕاوە نیە هیچی منتیقەیەکە کوێ زیاتر بە قوڕاوە ناسرێ دەستاوی کوێ خۆشە لە قوڕاوە بەڵاوانی من بزانم هەستەکەم دەڤەری ڕاپەڕین و ڕانیە و ئەو منتیقانە زۆر بەناوبانگ لە دروستکردنی قوڕاوە نیە دروستەکرێ لە تورکیا و سووریاش هەیە لە تورکیا سووریاش هەیە من لای خۆمان باسەکەم ئای لێ هەستەکەم لە کوردستان خۆمانە ناوچەی خۆمان لە ئەو شوێنەیە دەڤەری پشدەر ڕانیە زۆر جوانی دروستەکەن هەولێریش زۆر بە جوانی دروستیەکەن جاوە ئەمڕۆ شێفێکمان لەگەڵایە بچین بۆ لای بابەتانی کە ئەمەدێکا پێمە بە سەرقاڵی ئامادەکردنە سەرقاڵیەوەیە کە کەرەسەکان ئامادەکات و بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێت نیۆڕۆ خوانەکەیان قوڕاو بێ بینێری ڕۆژێکی نێبن هەنگاو بە هەنگاو زۆر باشەکاتە ئەوەی کە هەیە قوڕاو دروست کاتوانێت لە ئێستا و بینەرمان بێت بۆی بزانن هەنگاوەکانی دروستکردنی قوڕاو چۆن و بە شێوازەکەدا ئاری با بڕۆین لای خاتوو ژیان تۆ خۆت خواردو تەقەت من قوڕاوم خواردەوە بەس ئەمڕۆ تۆزە کەستەکەم تەندروستیم باش نییە مەعیدەشتم زۆر باش نییە لەوە ناچێت بتوانم تاقیکەمەوە تۆزەکی چ لێ نایە تۆ با تاوا بێ لە کۆتاییە دوو قسەی لە یەکین با بڕین هەمڕۆ خاتوو ژیانمان لەگەڵایە شێفێکی خۆشەویست خاتوو ژیان زۆر خاتوو ژیان سڵاو لێ بێ ئەم کاتەوە باش چۆنی خوا بەخێر بێ سەر چاو لەکوێ هاتوو ژیان خان لە ڕانیەوە سەرتا زۆر زۆر خۆشحاڵم کە لەگەڵ ئێوە بەشداریم کردووە یاخوا بەخێر بێ لە ڕانیەوە تا ئێرە سەر چاوان باسیشمان کردمان ڕانیەوە پشدەرەوە منتیقەیە زۆر بەناوبانگ لە دروستکردنی قوڕاوە زیاتر پشدەر زۆر ینی زۆر بەردەوام عزیان لێتی بەردەوام هەیەە باشە بۆ کات میوانە تایبەتەکان بڵین کەسێک کە زۆر خۆشەویستە قڕاوی بۆ حاضر باشە ژیان خان هیچ زانیاریەکە هەیە لەسەر ناوەکی لەگەڵ ئاریا باسی ئەومانەکردە ڕەنگەکەی لە قوڕاوە چێە ئەمە بۆچی پێڵم قوڕاو بۆ خی لەوەیاندا شارەزایم زۆر نییە بەس بیست و مەمیش دەڵێن قوڕاو بڵین زیاتر هەر پشدەریەکان و ڕانیە زۆر حەزیلێتی باشە تایبەتمەندی ئەم خواردنە چێ بۆ نمونە خواردنی قوڕاو ئەبێ چ شتێکی تیا بێت یعنی چ شتێکی تیا نەبێتیتر بە قوڕاو داناندرێ چ شتێک زۆر سەرەکیەتە سەرەکیەکەی جاترە بەڵێ هەیە دروستیەکە زۆر ئێستام بۆ خۆم زیاتر جاترە دروستیەکەم نەگێ تەڕە پیواز بڵین هەیە بە کەوەر ئەروەڵە هەیە بە کەوەر هەیە بە قوڕادە لە دەشت و دەردەبێ قوڕادە بەڵە بەویش دروست دەکرێت
هەر هەم بە تەرەپیواز هەم بە جاترە باشە اینجا بێجگە لە تەراپیاز و جاترە شتێکتر لە پێکاتەی قوڕاوە هەیە ئەویش ماستە وایە اینجا پێم بڵێ ئەو ماستی کە بەکارهێنرێ بۆ قوڕاو ئەبێ ماستی چی بێت تایبەتمەندی ماستەکە چۆنە ماستی مەڕ زۆر تایبەت دەکەم بڵێ زۆر ماستەکەیان ماستی ئێرێ بەکاری وڵی ئێرێ ئەری حەزێکرد لەگەڵ خۆتانە بێنی زۆری حەز لە ماستی ئەو دەبەرەیە خۆجگەواتان تا بۆم دێنان مارکەکەمان داوەتی بەداوی ئەمڕۆ خۆشیە ژیان خان بەدەم قسەکردنیشەوە ئاری بووی وردە هەنگاوەکانیشمان بۆ باسکاوەنیە کاتەکەیمان باس کردان جاترە و تەڕەپیاز و خەربۆی خەریک بێ شتێکی سەرەکیمان گۆشتی حیوانیش گۆشتەکە بزانم ئەبێ گۆشتی چی بێ وڵی بە گۆشتی حیوان زۆر خۆشە گۆشتی سوور ئەڵان ئەبێ گۆشتی بزن بێ وایە گیسکە بزنە نازان بەخوای وڵای من جیازیم نەکرێ لەوانەدا بڵین هەر نەوعێک بوو بێ گرنگ ئەوە بووە گۆشتی سوور بووە دەنا هەیە بڵین بە مریشکش لی دێنێ بەس وڵایی بە گۆشتی حیوانەکە زۆرتر ئەوەترە خۆشترایبەترە با دەست پێ بکەین هەنگاوی یەکەم قوڕاوەکەی و تاتۆ ئەوەشەکەی من هەندێک زانێری لەسەر قوڕاو کە ئامادەم کردووە بۆ بینەرەکانمان خەمەوە قوڕاو یەکێکە لەو خواردنە دێرینە کوردەواریانەی کە سەردەمانێکی زۆر زووبا و باپیرانمان هەر بەکارێنێنەوە بەڵام بەپی ئەو بەڵگانی کە زۆر بەدەدا شوونم کردم شۆر زۆر گەڕامزانم قوڕاو ئەگەڕێتەوە بۆ کوێ لە کێوە دروست بووە ئەوەی کە ینی بینیم چۆنەڵی کۆمەڵێک بابەت بخوێنمەوە لە دەرەنجامە گەیشتم بەم ئەوەی کە کۆچەریەکان یان بەشێکی زۆر لە ئێمەی کوردیش کە بەگومان کاڵین کۆچەری مەرجێ کۆچەری بوو بەڵکو چۆتە دەشت و دەر لەوێ بەکاری ما بڵێن ئاشڵداری و بەخێوکردنی مەڕووماڵاتەوە سەرقاڵ بووە لەوێ کاتێک کە مەڕەکانیان دۆشیەوە ماستیان دروست کردووە وەکو شلەیەک بەکارێنێنەوە بامی و باەنجان و هەندێک شتە بەردەست نەبووە لەو دەقیاب گۆشتەکەیان خسۆتە نێو ماستەوە بەم جۆرەی کە خاتوو ژیان دروستیەکات ناوێن ناو توێن کوورە لە ناو ئەم تەپوتۆز و بابەتیە یەکێک شتێکی و شتێکی جوانی و دوتی کە خواردنەکان خواردووە تەپوتۆزیش تۆزە چۆتە سەر ماسەکە ڕانکەی مێلە و بۆ قاوەی بۆ بتیتی وڵای خواردن ئەشێت لەوە هات بێ ئەمە نەسەر مێراو ئەشێت ناوەکەی لەمەوە هات بێ قوڕاو بۆ چوونەکەش تا هەندێک تا ڕادێک ئاڕای تێکە بۆ شێوازێک عشیرەت و هۆزیش هەیە کە ئایجێڕنەوە بۆ خۆیان بەڵامەوەی کە من زۆر لەسەری شتم خوێندەوە هەر ناوچە و دەستوری خۆی هەیە بڕاکە لە سلێمانش قوڕاو دروستەکرێت لە ڕانی و پشدەر بەر ئەوان زۆر دەستێکی باڵایان من و تۆ ئەوێ شایەتی بۆ بدەین لە ماڵی ڕانیمان خواردووە ماڵی کاکەجێگر تاقیمان کردێتەوە بەڕاستی زۆر بەتام ئەوە زۆر تایبەتە لە ماڵی کاکتوانەش تاقیمان کردێتەوە لە ئاری لە دوو شوێن بێگومان دەستیان خۆش بە ڕانەیەکانن خانە خوێن بەڕاستی زۆر بۆ ینی کاڵە بەخێرێن ئیتر تەواو ینی هەر وایە خاتوشیان کاڵە بەخێرێن ئیتر تەواو ڕێزمان هەیە بۆ هەموو ئەو ئازیزانی کە لە دەڤەری ڕانی و پشدەر ئەو منتیقانم بەڕاستی زۆر میوان دۆستەناری ڕاستەکە چونکە ئێمە خۆمان لە نزیکەوە سەردانی چەند ماڵێکمان کردووە لەیتر نازانین چۆن چاکی ئەوانیش بینەوە ژیان خان جا ئێمە بەدەم قسەکردنەوە کە قسەمانە کرد ژیان خان بۆ نە ماستەکەی کردنا ئەو قاپە و ئاوی تێکرد کردی بە ماستە و جۆن تێکیاوە نیە یعنی نابێ ماستە دوایی ئەوە پیازەکەشم وەرکرد باشە تەڕپیازەکەشم وەرکرد و ڕۆنی کرد بەسەرا ڕۆنم کردوە سەرێ و سووری دەکەمەوە باشە ئەمانی بۆ سوورە کرێتەوە واتە یەکسەر تێکەڵ ناکرێت وانی ژیان خان دەبێت چیم بە چیم پێیدا لەگەڵی بڕۆ ڕاست بەس وا بزانم قۆڵێشەیەکی بەیەکێک بەردەوام تێکی بەوانیە بەڵێ ئەرەوەڵاویشی دەوێت ئەوە تۆزێ خواردنەوەی هەیە ئیشی کرد ژیان خان تابان تۆزێ ماندوو لاەنە تۆش شارەزای لە هەڵکردن هەڵبووە بەەگەر هەڵ نەبێ داریشمان لای توانین بە ئاگریش گۆشتەکەشی خستۆتە سەر ژیان خان بۆی گۆشتەکە کاتێوێت ئەبێ گۆشتەکەی بۆ زەرد کرێت خێوشتی تێکرێوانێ گۆشتەکە خات و ژیان ئاری گۆشت زەرد ناکەوێت بڵێ گۆشتەکەی بۆ بەڵام دەبێ خوێی تێکرێت ژیان خانوت ئەندامی شێفەکانی کوردستانی بەڵێ من
شێفژیان لە ئەندامی شێفەکانی کوردستان کۆمەڵی شێفەکانی کوردستان کۆمەڵی شێفەکانی کوردستان لەشتان ساغ چۆن بوو پەیوەندی بۆ کۆمەڵەیەوە کردو ژیان خان واللهی زیاتر لەبەر ئیشەکانم بۆ خۆم پێیزم هەبوو پەیوەندیم بە شێف لێرەوە کرد لێرەوە زۆر ڕێز و تایبەتم هەیە بەڕاستی یەک بەیەکیان دەستخۆشیان لێ دەکەم زۆر هاوکارم زۆر پشت و پەنامم زۆر باشە هیچ چالاکێکتان هەیە ناو بەناو بیکەن ئێوە کوشە ئەو کۆمەڵەیە وڵایم بە حکمی ئەوەی دوورم لە ڕانیە دەناوان بۆ خۆیان هەیەە لە فیستیڤالەکان من بەشداریان لەگەڵا ناکەی واللهی هاتم بڵین بۆ لایەن 2 ڕۆژ بەشداریم کرد هەر وەکو سەرتاک بڵین سەر شێفەکانی کە داگەڕین دەنا وەکو بەشدار بوون نا بڵین بۆ فرۆشن بەس لە ڕانیە بۆ خۆم زۆر لە فیستیڤالەکان بەشدارم لە ڕێ پێیجەوە توخواردن خەڵک داوایە کات ینی ئۆردەریە بە ئۆنلاین بڵێ بە ئۆنلاین من خواردن پێیجەکە و ژیان خان خواردنی کوردەواری شێفژیان کوردواری شێفژیان باشتر خەڵک خواستی لەسەر چ خواردنێکە کە داوایەکە واللهی یاریەک تۆ زۆر ئەم لاوە کاکسۆران لەو کاتەوەی پێ بڵێ خەمێتی گەر من لەو سەرۆ بوو مار قسەشی ناکرێی باردر نەکەیەوە نییە زیاتر قەینام نیشکاگاران داوام لێ دەکەن بۆ کفتە و بڵین ڕداوا ناکەن کەس قڕداوا ناکەن وڵی داوا دەکەن بە زیاتر باوەڕکە بۆ خۆیان ئەوەندا خۆیان وەستان شوێنێکە هەموو کەس وەستای قڕاوێ داوای قڕاو ناکرێت ژیان خان بۆی بە باشی فێر بین من حەزەکەم بەڕاستی هەنگاو بە هەنگاوی ئەم قڕاوە باشە ساتەڕە پیازەکەستەنا و ئەو ڕۆنەوە سووری کردەوە ئێستا جاترەکەشی تێکەی بەڵە جاترەکەشی تێ دەکەین و ئەو لەگەڵ گۆشتەکە تێکەڵ یەکەین ئەمە چەنی جاتە ئەم خواردنە هەمووی لێرە وڵی بە ئارەزوو بەندانێ بگوازنەوە بۆ ئێرە چکە خواردنە بەس سەرتە ئاگرێت بەس تێکدانی دروست کردواری باڕۆڵە دروست کردووە درستی هینا بەڵام بینیمە کە دروستیان کردووە و خۆم تێکم ماوە لە بەرچاون دوایم خواردنە هەموو سەر مێزی ناوەستەکەم هەموو سەر ئاگرێت تەڕەپیازەکەی ژنی ڕۆنی تێکرد خستێ سەر تۆزە سوور بووە جاترەکەشی لەگەڵا تێکرد ئەبێ جاتری زۆر تێکی ژیان خان واللهی تەڕەپیازەکەی بە زۆرتر بیان جاترەکە فەرقی نییە بە ئارەزوو خۆتە ئەنی زیاتر جاترەکە گەهتەیدا بێ بڵین تامی خۆشترە ئێجاسا چیەکەی ئێستا لەگەڵ گۆشتەکەی تێکەڵەوی دەکەم جا دوایش ماستەکەی تێ دەکەم و ئاوی گۆشتەکە فڕێنایی وانە وڵی کەمێکم لێ جیا کردەوە کەمێکە لێ جا کرد بۆ هیچکە تێکەڵ بە لەگەڵ بۆ نێخێنە سەر ئەم چاوە حەزەکەی وای ئێرە بەکارێنی تۆ ئێتر وڵی بۆ برنجەکە دەمێت بە پڵاو لێنیم برنجەکە مشکلێنە بالەوە لابێ بەس بەێرە خواردنە سەرچەکەمان بخەمە ئەوە بخێنێرە بۆی بتوانن بیگوازنەوە بۆ بژێنەکانمان دەستەکان خۆش بن خواردنی قڕاو چێک لە خواردنە دێرینەکانی کوردیە لە دۆخاوەشەوە نزیکە تۆزەوانە دۆخاوا زەری چێ خات و ژیان واللهی نازەم بە زمانی ئێمە وای خەرنا و ماستە بڵین ماستەکەی ئەویش لەگەڵ یا فەرقی نیە ماست هەر هەبووە لە کللتوری کوردیا کە خراوەتە خواردنەوە هەر هەبوو سەبوون ماو گەسێکە لە بازار ئاخورێت ئەگە گەسێک تامی هەبێ بێ ماست نییە گەس بێ ماست ناکرێت ئەوە مەجالیتیانی هەتا بەدێگەر ماستەکە ماستێکی زۆر باش بڵین ئاو بە شتێکدا دەکەی بۆی تۆپڵ نەبێ یارمەتیت ناوێت من چی بۆ بکەم ژیان خان بێنە بە دەستەکان خۆش بێڵە بەس نازانم بڵین گۆشتەکە خوێی تێکرێت چی بکەین تێکە ئەوە بەم جۆرە کاتە بێ ماستەکەش ئاوا پاڵین بۆی ئەو تۆپەڵانەی نەچێتە ناو خات و ژیان ماستیشی بە باشە وڵی ماستی مەڕ بۆ نیەت لە بۆن کزەکە وڵا زۆر تایبەت دەبێت بۆ ئێوەشی پاڵاوت کە هەندێک کوردەواڵی ماستەکە هەیە ئیترەوە بێ هەبەردان تێک بدرێوانیەوە زۆر ناوەڵا خۆی باشە تێک وەرگێ بەڵام لێ بۆ ئاری لەسەر ئاگر و ئەو شتانە کردی ینی بەدار ئاگریان کردبوو لەسەر ئەوە لێمانەنایە بەڵێ بۆیە زۆر تێک بدرایە خۆی تێگوەردانەکە بۆ هەیە هێلکەشی تێدەکە بەڵام من نە هێلکە
هەیە نیشاستەی تێدەکە بۆچی بۆی جوانتر خەز بێتەوە وای وای ڕاست بەس پێویست بۆوانە ناکە بەڕێی من ماستەکەیان بێ میتان بەش تێزە خەز بێتەوە ئەو خوارە بە موشە و بەهاتە لەگەڵ ژیان خان ئەم خواردنە کاتی زۆر پێویستیان کەمیەوێ وڵی هەر خەز بێتەوە تا گۆشتەکە زۆر بڵێن هەتا دەکوڵە کاتی دەوێ لەگەڵ ماستەکەی بەڵێ بەڵام ئەوە ئێستاگە کوڵە بۆ خۆی خەز دەبێتەوە باشە ژیان خان قوڕاو لەگەڵ برنجا ئەخورێیان لەگەڵ شتی تری شاتوانین دای بنین وڵی بە ئارەزوی کەسەکانە زیاتر لەگە برین جوانە زیاتر لەگەڵ برنجەکە ساوەڕۆمانە ناخورە قەرە خەرمان وڵی بە کەسەکان بە ئارەزوی خۆیان هەیە حەزیان لێ لەگەڵ ئەو بخۆن سەوزۆوانی لەگەڵ خورێ سەوزەشی یادی وەک دەتوانی داین لەسەر سفرە بەڵام خواردنێ لەگەڵ نەخواردنی ترا نابێت بۆیەوە پرسیارە ناکەم خیار و زانمانی ماسی ناوشتە ڕاستی نییە منەی خۆم حەزەکەی بێن ماسی ماسی منیش خواردومەی تشم لێ نەهاتوە کێشەیەکی نییە ناکەم زانستی نییە شتە اینجا ژیان خان باست لەوە کردوتت ئێمە لەو دەفەرە ئەگەر میوانێک زۆر تایبەت بێ قوڕایی بۆ ئامادەکەین وایە بۆ بزاین وایە بۆ قوڕا بۆ زۆر تایبەتە وڵی زۆر تایبەت دەرکەوتووە بەڕاستی خواردنێکی زۆر خۆش دانراوە لە زمانی بڵین باو باپیران شتێکی تایبەت دانراوە بۆیە ئەبزانام ئێوە بۆ جەژنان و ئەوانە ئامادەیەکەن وەنیە قوڕاو وڵی بۆ خۆم نابەز هەیە دوستی دەکەم بۆ خۆم زیاتر جەژنان قەیسی قەیسی ئامادە فاسۆلیا و باش بەڵێ زۆر باشە خاتو ژیان تو زەبایەکەی هەیە ناوەڵە نەکوژاتە ئەی ئەو ئاوی گۆشتاوتر بۆ چی داناوە برنجەکە بۆ لێنەیە نا وەڵی هەردا منە زیاد بوو ئەگەر ئەوم تێکرا نەدەبوو ماستاوەکەی وەندە تێ بکەم باشە ژیان خان باسێکی ئەومان بۆ بکە بۆ نمونە تا چەند توانیتە لە ڕێگای ئەم خواردانی کە بەڕێزە دروستیەکی بتوانیت بژێ ژیانی خۆت خێزانەکە دابینکەی هاوڵاتیان تا چەند خواسییان لەسەر ئەوەیە کە خواردن لە لای بەڕێزە داوا بکەن والله سپاس بۆ خۆی من 13 ساڵە ئەزمموی خواردن دروستکردنم هەیە بڵین بۆ خۆم ئەوام کرد بەڵام چکە پەیج و موبایل ئەو کاتە کەمتر بوو کە من دەم کرد بەڕاستی لە ڕانیەک ئەو شانم دەکرد دەیانگوت حیبە چۆن ئافرەت دەبێت خواردن بفرۆشێ بەڵام ئەلحەمدوللا من بۆ ئەو شتانە سپاسی زۆر گەورە ئیدایکی خۆشەویستم دەکەم کە باڵپشتێکی گەورم بوو ڕاستی ئەو سەرکەوتنانەی خۆم بە ئەو دەزانم ئەوجار هاوسەرەکەشم والله دەکەم زۆر تایبەتە خواردنەکانی هەندێک جارەڵێ شاگرد لە وەستا باشترە لە هەندێک ئیشە شتێک تۆ هەستەکەی لەو باشتری باشتەڕەکەت بۆ بنێ پێمانە هیچ باوەڕ ڕاکەم کەسدان بۆ بنێ بڵێ خواردنی من لەی دایکم خۆشترەوە نیە دایکم زۆر 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 تایبەتە ئەوە ئاریەم و کاتێ قسەیە کاڵێ ئەگەر خواردنی دایک بۆ منە تامیشی زۆر زۆر خۆش نەبێ بەڵام بەهاراتی ڕۆحی پێوە کرێتەوە ئەوەی خۆش خواردنی دایکە خۆی بەڕۆحی خۆی لەبەرەوە بەڕاستی ناخۆشیش بێڕە لێ خۆش بۆیە تا هیچ خواردنێک ناگاتە خواردنی دایک زۆر زۆر تایبەتە نەبێتەوە بەڵام ڕکلامێکە بۆی دەکەم بەڵام بەخوا زۆر تایبەتە خواردنەکانی ئەو لەگەڵ ئەمە شایستە سەڵاتێکیش دروست دەکەین وانە برنجێکیش لێنین برنجەکە خێسەر برنجەکە ئەوم کلۆتە سێ بە پڵاو لێ دێنم زیاتر ئێرە پێما بە قبوڵی دەیخۆن ئێوە بە پڵاو زۆرتر ئامادەیەکەم برنج بەڵێ تەندروستریشەوە نیە واللهی وە نازام دکتۆرەکان هەندێک دەڵێن باشە هەندێک دەڵێن بە پڵاو باشترە ڤیتامینەکان لە خودی ئاوەکەدا بڵین ئەکە دەیڕێژی بە بەلاش ئەگەر برنجی کوردی بێ واللهی ئەگەر برنجی کوردی بە پڵاو لێ ناندرێ ئەوش دەتوانێت بە پڵاو لێنی بەخوا نازام برنجی کوردی بۆ جەخڕەکە هەر بە قوبڵی خۆش بە قوبڵی خۆشە من زیاتر بۆ یاپرا بەکاری دێنم قوبڵی پڵاو فەرقەکەی چیە چۆن فەرقی چیە فەرقی هەر بەجددی من نایزان تێم گەێن پرسیارەکەم وڵی زۆر تایبەتە ڕاستی پڵاو قوبڵی یەک ناو نییە نەخێر قوبڵی ئەوەیە کارڕۆن و پیازەکە ئەقرچێنی تو دوای ئاوتێکت و برنجەکەی تێکی ئاوەکەی ناڕژی بەڵام پڵاو ئەوەیە بێ ئاوەکەی بۆ بکڵێنی ڕۆنی تەناک ئەبێ ئاوکی بۆ بکڵێنی برنجەکە کە نەرم بۆ تایە ئاوەکەی ڕژیت و اینجا دوای جاری لەگەڵ توە ژیان خانگیان بەس غازەکەمان تۆزێک کزە هەوای هەیە ئەگەر پێت خۆش بێ حەزەک ئەتوانم ئاگرت بۆ بکەمەوە
نانا زۆر ئەگەر نەبەر کاتەکەمان دەنا کاتمان هەیە کاتمان هیچ بەلەمان ژیان خانینجا زۆر خواردن هەیە ئێمە دنیایەک بەهارات و دا و دەرمان و ئەم شتانەی تێکین لە قوڕاوە هیچ دا و دەرمانێک بەکار نایێت هیچی ناوێ هیچ شتێکی نایە ناوەڵا. بەس تەنها خوێوە نییە خوێی دەوێ بڵین هەر لەگەڵ گۆشتەکە تاڵ گۆشتەکە و بۆنی ئەو جاترەوشتە بەڕاستی زۆر زۆر تایبەتە مێ دەکەم بینەرانیش ئەمڕۆ بتوانن لە ماڵەوە ئەگەر کەرەستەکان لەبەردەستانەیە بتوانن ئامادەیکەن ژیان خان ئەرێ زۆرتر خواردنی قوڕا و خواردنێکی هاوینەیە یان زستان و ئەوانە زۆرتر وڵی دستانان ئامادە زۆر تایبەتە زستانان بە هۆکاریەوەی بڵین وەک شۆرباوایە بەڕێی من دستانان زۆر خۆش لێ زەهر نازام هەموو خواردنێک زستان تاموچێژێکی تری هەیە زۆر بەلەزەتر بە خواردن کاتانە زستانە سەرمایە و شتی گەڕم خۆشەوە تێ بەردەوام تێی تەپێنی وای لێ لە هاوی ناشتێکە خۆی مەعیدەتێک تاموچێژی خواردن نازام بەڵام من ئەتوانم دوانزەی نێوەڕۆ حەزەکەی سەر و پێم بۆ دانێ لە بەرگرمایی تۆزە بۆ من وانی بۆ من فەرقی نییە مەسەن خەڵکێکە بینە مەڵێ قاز لە هاوی ناناخوێ بە تۆ لێینە زانە چۆنە بڵێ وڵا قەت لەینانم نەخۆزان تۆ قاز نازانی لێ نەوەڵات چووکە نایخۆم قەزام لەبەر کە لە شێر نازانی لێ بنێ ئازیزان نەزانین هیچ عیب نیە و جارێک کە ژوتومەتەوە بۆیە نایزام لەبەرەوەی خۆم نایخۆم کە خۆشم نام خوار خۆم فێر ناکەم بۆی بۆ نایخۆی سوچی ئەمە چێفداێنێ کە خۆم شتێنە خۆم فێر ناکەم کە دادەگیانێمە خۆم فێر ناکەم بۆی کێوە بیخۆن لە شوێنی تر هەیە ژیان خانگیان دایکی بەخۆشی لێنێ دایکم بەخۆشی لێنێ گوناح نییە من لە دوای ئەوان و دانیشمە و خواردانە لێنە منە هەتا ئەوان هەبن تەمەند درێژ بن لای ئاگارە مەڵە کاکە بێدەنگ بۆ تا وڵی وایە بەس بە ئەوەی من هەموو کەسێ هەموو ئیشێک بزانێ باشە باوەڕ کە ژیان خان دەست بەمە هەر شتێک دڵنیا بەلوی کاتوام خۆم فێرکەم بەس چونکە خۆم نایخۆم حەزم لەو بۆن و بەرامی ئەو شتانە نیەکێ بە سەرمان بۆ ژیان خانتەوە خواردنێکە خۆت حەزی لێنێ بێ بەڵام ئەو سەرت حەزی لێ بێت لی نانی بۆی لێدنم جو لە وەڵامەکە بگرێ سعاسی شەو داوای خواردنی کردەوە بۆم لێنەوە بەخوا منی جوابم ژیان خان لەش سامق لە ژیامە داوای سێ شەو داوای خواردنی سەنجارێ داوای کردەوە بۆم هەر ناوێ سێنم بەخۆ ئاری جاری وا هەبووە باوەڕ کە با ئەوەی تر لە مودو ئەگەرەوەشم کردێ ئەوەش ناکەم تاوا لەبەرەوەی جاری وا هەبووە سێری فیلمی کردووە لە فیلمەکە بینی یانە زۆر بەخۆشی مریشکیان خوارد و ئەوانە توێت ئێستا چەند خۆشە ئەوە مریشکێک لەم قاپە تەختانەیە بخۆی باوەڕکەن دوانزەی شەو یەکی شەو بووە لەبەر کاگارم ماوە دوانزەی شەو یەکی شەو بووە هەستام بۆم لێنای هەر زستان بووایە هەر زستان بووایە لە زستانە بوو سەلی درامایەکە بوو درامای ڤایکینەکان زۆر خۆشە و ڕانە مریشکیان هێنا و ئەیان خوا ئەی بۆ ئەڵێ قەت زۆر زۆر خۆشە ڕانە مریشکەوانە ئێستا لێنە ناناوانەشی هەیە خۆم ئامندانە پیانە مەسۆ دەرمەن دا هەتا خۆم باسیۆم نەکردانە پیانەنە ئەبواە پێشوی خۆم بێڵندانە پیانانە ئەوەنێ کاگارم ڕۆژێکیش خورما ڕۆنە کرد تۆزە خۆ تێکرد هەرێ بڵێ بۆ تامێک ناکەی بزانم چۆنە لە ئاری ڕۆتامی زیاتر لەبەر ئەوەکەی بزین بێخوێ و ئەو باشتە من ئەگەر زۆر کەم لە خوا ئەوە دەخۆم نازانم بۆ کاتی لێنان آخر منی جوان زۆر تامم کرد خۆی وایە وڵی زۆر پێرفێکتە کرێ بڵم زۆریشە نەکەم زۆر باشە کەمم تێکرد بەس یانە زۆر خۆشە یانی ئەوەی نە بڵم زۆر زاهشتەکایەش لێ بابەتە زۆر زۆر تایبەتە ئەم دایمە پێم خۆشە تۆزەی مەیلی ئەوەی هەبێ بە تایبەت تۆزە تامی خوێ باوە نیە منی ژوان گۆشت و مریشت ئەبێ بەڕاستی تۆزێک ها تامی خوێەکەی لێ بێ نەک بێ خوێ بێ مەزیاتەکانی لە دەمانی ئەو نەخۆشە خوا دەست و چاوە خۆش بێژیان خانگیان جا بێگومان دواترینەوە بۆ لای تۆش بۆی کە بزانین برنجمان ماوە و زەڵاتێکشمان ماوە نیە بەڵێ تۆ کەرەستانەی زەڵاتەکانیش بە دڵی خۆت چی تێکەڵی تێکەڵەکەی وان لای خۆتە خات و ژیان باشە زەڵاتەکە لە بەدڵی خۆ چی تێکەڵەکەی تێکەڵ زۆر باشە خواردنی قوڕاو ئەوەت بینیتان خراە سەر وەکو باسی کردنی و سەعاتێکی ئەبێ وانە خات و ژیان هەتا خەست دەبێتەوە تامێکی زۆر خۆشی هەیە بۆ دواتە برنجەکەش بە پڵاو لێنێت زەڵاتێکیش ئامادە و لەگەڵ خۆشیانە دەستیان کام کامێرە قساکەین کولی چێشتان لەگەڵ خۆتە هێناوە ئەویشتم هێناوە هەرکی دەستی خۆتە یان ئیخۆمە ئی خۆتە لە شستاخ بە دوای قسە لەسەرەوە ژەکەی ماندوو نەبی ژیان خانگیان دواتر ئەگەڕینەوە لای تۆ اینجا
لای خاتو ژیان بزانین خاتو ژیان عزیز بۆنی خواردنەکانیشی زۆر تایبەتەوە بڕێ قوڕاوەکە بۆنی ئەم ستۆدویتنی بۆنی جاترە و قوڕاوەکە گاتەیە زۆر تایبەتە بۆ نەکەی خاتو ژیان دووبارە سڵاو پێگەی سڵاو لێبێ دووبارە ژیان خان بۆنەکەی زۆر تایبەتە بەڕاستی جا پێگەشتۆنیە بەڵێ وەردە ئامادەکەین بیخێنە چ قاپێکەوە دانێ لەمانە باش نییە بەدڵی خۆتان چۆنتان پێ باشیان ئەوانە قاپی داناوە ژیان ئەوە زۆر باشە دەستە خۆش بێ جا ئەمانەشی بە جوانەی ڕازانۆتەوە زەڵاتەکان ئامادەیە کوریچەکە چی تیا خات و شەم باسی گوێز و خورمایە گوێز و خورمایە زۆر باش پێگەی وایە بەڵێ خواردنێ بڕۆماوە کووتمان قوڕاو بوو خاتو ژیانەرکی کێشاوە لە دەڤەری پشدەرەوە هاتووتە ئێرە وایەتەوە ڕانیە هاتووتە ئێرە خۆی و هاوسەریشی بێگومان سڵاو ڕێزی خۆشویستیمان بۆ ویژەیە هەرکی کێشاوە زۆر زۆربوونی خۆشە جامە بۆنی وایە بێت تامی چۆن بێ خواردن ئەڵەن کە بۆنی خۆش بوو بەڵێ دووجێ بەستیان بۆ خۆشەوەڵاژیان چیت کردووە چی لێنە چۆن ئەبێ خۆش تامیکی لەگەڵمانە حەزە بە خواردنی قوڕاو هەیە وەنێ ژیان خان واللهی زۆر کەم بۆ واللهی سەیرە زۆر عەزم لێ نییە تاقیکەینەوە ئێمە بە برنجەکەشەوە برنجەکەشەوە بێ من برنجی لەگەڵ ناخۆم لەبەرەوە قوڕاوەکە بە تەنیا تاقیکەنەوە باشە خات و ژیان بە گۆشتەکەەوە تاقیکەینەوە هەر ئاوەکەی والله هەمووی تاقیکەنەوە وانە ئەی چۆن بێ بینەرانمان ناخۆش زۆر خۆشە شەڵڵا لەسەر سفرۆخوانی بینەرە ئازیزەکانیشمان گەر حەسان لە خواردنی قوڕاوی شەڵڵا هەبێت لەسەر سفرۆخوانەکانتان خات و ژیان زۆر خۆش دروست یاخۆ دەستان گەوەیە بەدڵتان پێ لەبەر خۆشی هەرچەنە تۆزێک زۆر بەتامەوە ڕێجیمەکەم بەڵام خێ ناکە تۆزە برنجەکەشی هەر بکەینە خاپەوە خی چێکە هاوڕە خاپە بە شەریکی من تۆ باشە دەداینە لەو نەهاڕاستی ئامادە برنجەکەشی بە پڵاو بۆ ئامادەکردنی ژیان خان ماشەڵا برنجە چۆن ئەوە دەن کوشتەکەی زۆر جوان وەستاوە زۆر تایبەوانی هەم یاخوا دەستە خۆش بە خاتو ژیان دەستەکانە خۆش بە ژیان خان زۆر لە ش ساڵ خۆ تاقی نەکردەوە تۆ خۆشە تاقی کەرەوە بزانە چی دروست کردو ژیان خان انشاءالله باشتان بۆ بکەمە خوا دەست خۆش بە خاتو ژیان جا کاتیشی زۆر نەویست بەڕاستی هەر ئەوەنە گۆشتەکە کاتی زۆرێ تاکڵێ و دواتریش تا ماسەکە تۆزە خەستە بێتەوە لەنا ئایا گۆشتەکەیاوە نیە ئەمە زۆر وڵی هەر بەحام خواردنی بڵم لێ دەنێم زۆری ناوێکات ڕەحمەت بێم زوو خواردن وای دەویت خواردنەکان زوو پێگا جا ئەم کولیچەیەش ژیان خان ئەرکی کێشاوە لەگەڵ خۆیان هێنابووی بۆمان بە ئەمەش تاقیکەینەوە ئەو من شتی هەوێت تاقی ناکەم بەس بە حەزم کرد ناوەکە ماشەڵڵا چۆن ئەوەنە ناسک دەرچووە کولیچەی گوێزە زۆر بەتامە یاخوا دەستە خۆش بە خاتو ژیان خۆشە خۆ دەدڵت بوو خواردت لێ خۆشە گرنگەوەی ئێوە بەدڵتان بێ من گرنگ ئێمە بەدڵمانە تۆمان عەزێ دیاوە لێەوە هاتوو بۆ لای ئێمە لە کوردەواریڵە کەس بەدۆی خۆی ناڵێت خۆی وەکو دۆش وایوانە بەڵام بەڕاستی ترش نییە زۆر خۆشە زۆر تایبەتە زۆر یاخوادارتان بێ هەموو ماڵێک زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتان ئێمە شەروا خاتو ژیان زۆر دووبارە لە پشدەری ئازیزەوە تاوەکو ئێرە بەخێر بێ سەر چاوڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو بینەرەکانیشمان هەیە لەو دەبارە یاخوا بەخێر بێ دووبارە سپاسمان زۆرمان کردین خۆشەویستان ئێمە هیچمان نەماوە تەنها خۆشەویستی و ئاسوودەی بۆ هەموو لایەکتان سپێنێ هاوڕێرمان بە بابەتی تازەوە بنم یانی ماڵەکانتان هیواداری نیمشە سفرەخواندان ڕازاوە بێن ڕۆیکی خوانی خۆش قوڕاو ئامادەکەن زۆر تایبەتە تا سپێنێ هەرشاد و کامەران هیوادارین هەموو لایەکتان هەر ساغ و سەلامەت بن تا بینینەوەی تر ماڵتان ئاوەدان